سڵاتان لێبێت لەم وانەی یەکەمە لە دەرسی داتابیس دیزاین ئەند ئەدمنیستریشنە کە ئەم ساڵ دەیخوێنن کە تاڵکەری دەرسی ساڵی پارە کە ئینترۆدەکشن تو دیتابیس بوو. دەرسی پارتان ئەگەر ئاگادار بن مایکرۆسۆفت ئەکسستان خوێن، بۆیە ئەم ساڵ دەرسێکی تری داتابیسێ، بەڵام ناوی داتابیس دیزاین ئەند ئەدمنیستریشنە کە دەیێشکراوەی ئەو دەرسەی ساڵی پارە کە خوێنوتانە، بەڵام بە سۆفتوێرێکی جیاواز و لەگەڵ کۆمەڵێک بابەتی تر کە تاڵکەری ئەو بابەتانەی ترن کە خوێنوتانە. لەم حازەرەی یەکەمە کۆمەڵێک تێرمینۆلۆژیە یان کۆمەڵێک بابەتەیە کە ئەساسیاتە کە پاریش خوێنوتانە، بەڵام بە وەکو ڕڤیوێکی سەریع باسێکی ناوانێ وێ کەمێک لە سلایدەکانی ئەوەڵە سەریع ئەڕۆم لەبەرەوەی تەنها وەکو ڕڤیوەکەیان توانین بڵێن وەکو ناساندنێک و بیرخستنەوەیەکە بۆ ئەو بابەتانەی کە ئەساسیاتن لە داتابیسە. باشە، ئەوەی کە لە سلایدەکانی داهاتووە باسیەکەین بریتە لە داتابیس چییە، جۆرەکانی چییە، داتابیس مەنیجمنت سیستم چییە، هەروەها سکیۆڵ چییە کە ئەم بابەتە بابەتێکی تازەیە کە ئەم ساڵ زیاتر تەرکیزەکەینە سەر سکیۆڵ چییە، سکیۆڵ جۆرەکانی چین، هەروەها سۆفتوێرێکی تازە بەکارێنین کە بریتە لە مایکرۆسۆفت SQL سێڤەر کە ئەمیش ئیشەرەکی مایکرۆسۆفتە. باشە، بزانین داتابیس چییە. ئەگە سەیری وشەی داتابیسکەین خۆی لە دوو وشە پێکاتووە، بریتە لە دیتا ئەند بیس، کاتە ئەساسیاتی داتابیس بریتە لە داتا. کاتە داتا خۆی چییە؟ داتا ئەتوانین بڵین بریتە لە کۆمەڵێک ڤالیوی ئەن ئۆرگەنایز کراوە. باشە، ها ئەتوانین بڵین بریتە لە کۆمەڵێک ڤالیوی ئەن ئۆرگەنایز کراوە، واتە ڕێک نەخراوە. باشە، ویان بریتە لە کۆمەڵێک داتای چی ئەن پرۆسس کراوە. ئەن پرۆسس کراوەتە هیچ پرۆسەیەکی بەسەرا نەهاتووە. باشە، ئەمە مەفهومەکەی بەواتای ئەوەی تۆ کۆمەڵێک مادەت هەیە یان کۆمەڵێک داتات هەیە، بەڵام جارێک هیچ پرۆسەیەک و هیچ ئۆرگەنایزێک نەکراوە. بۆ نمونە تۆڵی من ناوی خوێندکارم هەیە، تۆڵی من دەرەجەی تەلەبەم هەیە، تۆڵی من دەرسم هەیە بۆ تەلەبە، کاتە تۆڵی من سمستەرم هەیە بۆ خوێندکارەکان. سێرەکی ئەمانە هەمویان کۆمەڵێک داتان، بەڵام ئەتوانین هەموو ئەم داتایانە لە داتابیسێکا کۆکینەوانێ ئۆرگەنایزیان بکەین و پرۆسسیشان بەسەرا بێنین. بەڵام پێشەوە ئێمە داتامان هەیە تاک تاک. بۆ نمونە ناوی خوێندکارەکان بەتەنیا داتایەکە، ناوی دەرسەکان بەتەنیا داتایەکە، دەرەجەی خوێندکارەکان بەتەنیا داتایەکە، بەڵام هەمویان ئەتوانین لە داتابیسێکە کۆکینەوانێ بە شێوەیە کە ئۆرگەنایز بکەین و بە شێوەیەکیش بتوانین پرۆسسی بەسەرا بێنین. بۆیە خۆی داتا لە ئەسڵا بریتە لە داتایەکی ئەنە ئۆرگەنایز کراوە. بۆ نمونە ئەگەر نەوتی ڕۆژ لەژێر زەویە سەیرەکەین دەرێهێنرێت، بەڵام دواتر کۆمەڵێک مادەی تری لێ جیابێتوانێ، کاتە مادە ئەسڵەکە خۆی چییە؟ بریتە لە نەوتی ڕەش، بەڵام سەیرەکی بەنزینە، نەوتە، کۆمەڵێک مادەی کیمیایی ترە لی جیابێت و لی دەرێن، بۆیە سەیرەکی پرۆسسمان بەسەرهێنەوە. کاتە سەیرەکەین ئێمەش داتا لە داتابیس هەوا سەیرەکەین، ئێمە ئەڵین بریتە لە مادە خامەکە. بۆ نمونەیان بریتە لە کۆمەڵێک داتا کە جارێک هیچ پرۆسەیەکی بەسەرا نەهاتوو، بەڵام کە پرۆسەیەکمان بەسەرهێنا یان کۆمان کردەوە لە ناوەندێکە لە شوێنێکا وەکو داتابیس، ئەتوانین ئیسپادەی لێکین، سوودی لێ بینین لە بواری ترا و بۆ شێوەیە. بۆیە هەمیشە تۆ وەکو یەکزامپڵێک ئەو وەرەقی نەتیجەی یان کۆتایی ساڵ کە دەنەوانێ سێرەکی ناوی خۆتی تایە، کۆدەکەی تایە، ناوی بەشەکەتی تایە، دەرسەکانی تیا و نەتیجەکەشی تایە. ئەمە چۆن ئەمە دروست بووە؟ ئەمە لە ئەنجامی کۆمەڵێک داتاوە کە داخلی سیستمی داتابیس کراوە، پرۆسەیەکیان بەسەرا هێناوە بووە بەو زانیاریانە، بەو ئینفۆرمێشنانی کە لەسەر وەرەقەکەن. کەواتە ئینفۆرمێشن چییە؟ بریتە لە کۆمەڵێک داتا کە پرۆسسی بەسەرا هاتووە، بۆ ئۆرگەنایز کراوە و پریزنتیژەکرێ. بۆیە هەمیشە ئێمە پێویستمان بە کۆکردنەوەی داتایە بە شێوەیەکی ئۆرگەنایز کراو و پرۆسس کراو تاوەکو زانیاریمان دەستکەوێت. کەواتە داتابیس دەتوانێت داتامان بۆ کۆکاتەوە، بۆمان ئۆرگەنایزکە، بۆمان پرۆسسیشکە
دواتریش ئەو مەفهومەی کە ئێمە ئەمانەوێت ئیشی لەسەرکەین بریتێ لە دەستکەوتنی زانیاری. بۆیە بەراوردی خۆت کە نەتیجەی ئەو وەرەقەی کە لە کۆتایی ساڵە یەتە بەردەمی تۆ کە نەتیجەی دەرسەکانتی تیا دەبێت دەرچوون بە دەرنەچوون کە بریتێت ئینفۆرمێشن. بەڵام سێرەکی پێشتر تۆ داتاکانە لێ وەرگیراوە ناوت چیە تەمەنت چەنێ، ئەمە لە تێبڵەکە داخڵ کراوە، پرۆسێس و ئۆرگەنایز کراوە. لە کوێە؟ لە تێبڵەکانە. دەرەجەکانە داخڵەکرێ لە دەرەجەی لە تێبڵی دەرەجەیە. داتاکانە تاک داخڵەکرێت کەواتە هەر یەکەیان داتایەکە بۆ دەرسەکانە لە تێبڵی دەرەجەیە، کەواتە دیسانەوە پرۆسێسی بەسەر ئاهێنرێت و ئۆرگەنایز دەکرێت لە تێبڵەکەی خۆیان و دوای هەمووی پێکەوە چی لێکرێ لێگەدرێت و ئینفۆرمێشن دروزەکە. کەواتە بەواسطەی داتابیس داتا داخڵەکەی ناو سیستمی تێبڵەکانمانەوانێ دوای ئەتوانین ئینفۆرمێشنمان دەستکەوێت. باشە بۆ شوێ داتا بریتێ لە چی؟ بریتی مینینگلێسە. بۆ نمونە تۆڵی دە باشە دەئی کێ هیچ تەلەبەیەکە دەرەجی چ دەرسێکە بۆی ئەڵین مانای کەمە بەخشێ مینینگلێسە. باشە بەڵام ئەگەر ئەم داتایە بین بڵین ئەمە ئازاد محەممەد حەمە کەریم بۆ نمونە خوێندکاری بەشی تەکنۆلۆژیای زانیاریە لە سمستەری سم وانەی داتابیس دیزاین ئەدمینستریشنی بریتیە لە 60%. سێرەکەی ئەمەی کەوترا بریتە لە ئینفۆرمێشن. بەڵام ئەم ئینفۆرمێشنە لە شووە هاو لە کۆمەڵێک داتایە کە پرۆسێسی بەسەر هاتووە، ناوەکەت دەرەجەکەت هەمووی وترا بەشەکەت نای دەرسەکەت سێرەکەی هەمویان پێکەوە چیان دروست کردووە؟ ئینفۆرمێشنیان دەستکەوتووە. بەڵام ئەگەر بڵێم بەس بۆ نمونەگە بڵێم بەس ئەحمەد سێرەکەی ئەحمەد چێ لاچی 5 ئەحمەدی تاابێ باشە ئەحمەد لە چ دیپارتمنتێکە ئەحمەد مەبەسمان لە چێوە ناوێنین دەرچووە دەرنەچووە هیچ دەرسێکێتی کاتە سێرەکەی داتا بەتەنیا بە شێوەی تاک مانای کەمترە بەخشێ. بەڵام کاتێک هەمویان پێکەوە کۆکەینەوە لە ناوەندێکی داتابیسە پرۆسێسیان بەسەرایانی وە بێ بە ئینفۆرمێشن سێرەکەی مانا بەخشێ. کاتە وەکۆیە کە تۆ وەرەقەی کۆتایی ساڵ نەتیجەکە هاتووە بەردەم و سێرەکی لی تێگەی کەواتە ئەمە زانیاریە مادەم لی تێگەیشتی. بەڵام لە ئەسڵا ئەمانە تاک خۆیان داتان لە داتابیس ئاغازم کراون بە واستەی داتابیس کە توانیوەتی ئۆرگەنایزیکە پرۆسێسی بەسەرابێنێ و بیکا بە ئینفۆرمێشن لەسەر وەرەقەکە بیانەوە دەستۆ بۆ بە ئینفۆرمێشن. کاتە مەفهومی داتابیس دووشەی ئەساسی کە تایەتی بریتێ لە تێگەیشتنەوەی کە داتا چییە؟ بریتێ تێگەیشتنەوەی ئینفۆرمێشن چییە؟ بەڵام کۆمەڵشمانێ بریتێ لە کاراکتەر لێرەیە. کاراکتەر بۆ نمونە حرفێ کاراکتەرێکە، بەڵام کە ئەڵەم داتا بریتێ لە کۆمەڵێ کاراکتەر بۆ نمونە ئەڵەم ئازاد کەواتە سێرەکی لە 4 حرف پێکاتەوە یان ئەڵین لە وش دەرەجە ئەڵین دە کەواتە سێرەکەی ها لە کۆمەڵێک ژمارە پێکاتوە یان کاراکتەرەکان هەر کەمیشیان لەمانە ئەتوانن کۆمەڵێک کاراکتەر یەک داتا پێک بێنن کۆمەڵێک داتاش پێکەوە کە پرۆسێسیان بەسەرا هاتووە وەڕێک خراون لە شێوەی تێبڵێکە ڕۆ و فێڵدەکان ئینفۆرمێشنیان دروست کردەوە. باشە ئەمە مەفهومی داتا و ئینفۆرمێشنە. داتابیس خۆی چیە؟ بریتێ لە کۆمەڵێک داتایی ئۆرگەنایز کراوە. باشە بە شێوازێک کە داتاکان بە ئاسانی ئەکسس بکرێن مانەج بکرێن و ئەپدەیت بکرێن. تاڵان کۆمەڵێک پێناسە وەکو داتابیس هەیە زۆرە، بەڵام تۆ خۆت وەکو تێگەیشتنی خۆ دەتوانین بڵێیت داتابیس بریتیە لە ناوەندێک بۆ کۆکردنەوەی کۆمەڵێک داتا بۆ پاشان ئەم داتایانە بتوانین سوودیان لێ ببینین و بیانکەین بە ئینفۆرمێشن. ئەم ئەتوانین وەکو پێناسەیە یان وەکو مەفهومێکی داتابیسێکی. باشە ئەگە سێرێکین لێرانین داتا ئێمە هەمیشە لە ناو داتابیس ئاغاز نەکەین، بەڵام ئینفۆرمێشن هەمیشە لە ناو داتابیسە دەستمانەکەی. کەواتە داتابیس بریتیە لە کۆمەڵێک داتایی ئۆرگەنایز کراوە. باشە بریتیە لە کۆمەڵێک داتای ئۆرگەنایز کراوە بە شێوازێک کە بتوانین بە ئاسانی ئێمە داتای تیا داخڵ بکەین لە تێبڵەکانە یان گۆڕانکاریان تیا بکەین یان بیان سڕینەوە پاشان ئۆرگەنایزیان بکەین لە تێبڵەکانە و پاشان پرۆسێسیان بەسەرابێنین و بیکەین بەچی بکەین بە ئینفۆرمێشن. دواتر ئەم ئینفۆرمێشنانە وەکو زانیاریەک سوودی لێ بینین بۆ تێگەیشتن لە بابەتەکان یان بۆ تێگەیشتن لەو داتابیسی کە من داتاکانم تیاغەزم کردو. بەڵام
DBMS لێرە هەیە کە بریتە لە Database Management System کەواتە DBMS چییە کە ئێستا لە سڵایدی دوای ئەمەیە باسیەکەین بەڵام لێرەیە بە کورتی بریتە لە بەرنامەیەک کە کۆمەڵێک داتابیسی تایە باشە کەواتە DBMS بریتە لە بەرنامەیەک بەڵام وەکو داتابیس هەر ناوە ویان ئەتوانین بڵێن داتابیس ئەتوانین دروستیکەین لە ناو DBMS و داتاکانیش لە ناو داتابیس ئاغاز نەبێت یان ئەتوانین هەر بە هەمان مەفهوم بڵین داتا و داتابیس لە ناو DBMSان کە بە واستەی DBMS بە واستەی داتابیس ئەتوانین ئەم داتایانە ئۆرگەنایزکەین پرۆسسیان بەسەرا بێنین بیانکەین بە ئینفۆرمێشن باشە کەواتە من هەتا داتام نەبێ داتابیس مەفهومێکی نییە کەواتە بەڵام کە داتاشم تیا داخڵ کرد لە داتابیسە بۆچی داخڵ یەکەم بۆی غەزنی بکەین بۆی بتوانین گۆڕانکاری بەسەراکەین بۆی بە ئاسانی بتوانین بەکاری بێنین و بۆیش بتوانین بیکەین بە ئینفۆرمێشن باشە باش باچینە سە سلایدی دواتر کە بزانین DBMS چییە DBMS بریتە لە سۆفتوێرێک بەرنامەیەک باشە وەک چۆن ئەڵێین من بەرنامەی ئەنتیڤایرۆسەیە سەیرێکی کۆمەڵێک ناویەتە پێشەوە بۆ نمونە ئەنتیڤایرۆسی کاسپەرسکای مەکافی کۆمەڵێک ئەنتیڤایرۆسی ترکە هەیە کەواتە DBMSیش چییە بریتە لە Database Management System بریتە لە بەرنامەیەک بەڵام بۆچی بەکارهێنین بەکارهێنین بۆ ئەوەی بتوانین داتابیس دروست بکەین کەواتە داتابیس من ناتوانم دروست کەم هەتا DBMSم نەبێت باشە کەواتە بێ من بەرنامەیەکی چیمە بێ بەرنامەیەکمە بێت تاوەکو بتوانم داتابیسی تیا دروست بکەم باش کە داتابیسیشم تیا دروست کرد ئەتوانین چی بکەین داتای تیا غەزم بکەین کە داتاشم تیا غەزم کرد ئەتوانین داتاکان ئۆرگەنایزکەین پرۆسێسی بەسەرابێنین بیکەین بە ئینفۆرمێشن کەواتە DBMS بریتە لە بەرنامەیەک کە ڕێگەمان پێیە کۆمەڵێک داتابیسی تیا دروستکەین واروەها ڕێگەژەیە بەکارهێنەرەکانی بۆ ئەوەی داتاکان غەزمکەن بۆ پرۆسێسیان بەسەرابێنن و ئەنەڵایزی داتاکانیشکەن بە ئاسانی باشە دەڵێن ستۆر واتە من غەزنی کەم تیا بمێنێتەوە دوایی بتوانم بەکاری بێنمەوە باشە کاتە دەرەجی تۆ ناوی تۆ زانیاریەکانی تۆ دەربارەی دەرچوون و دەرنەچوون لە داتابیسێکە تۆمارەکرێ غەز نەکرێت ستۆرەکرێ دوایش توانرێت دوای چەند ساڵێک توانین بەکاری بێننەوەی باشە واتە توانن بە چەند شێوازێ بەکاری بێنەوە پرۆسێسی بەسەرایەن پرۆسێسەکە ئەوەیە کە بێنە بەر چاوی خۆت ئێمە ئەمانەیە داتا بکەین ئینفۆرمێشن بەڵام چۆن وتمانەیە پرۆسێسی بەسەرابێت باش چۆن پرۆسێسی بەسەرایە کۆمەڵێک تەکنیکەیەک لە داتابیسا کە یارمەتیمانەیە ئێمە بە ئاسانی بتوانین دەستکاری ئەم داتایانە بکەین و بیکەین بە ئینفۆرمێشن کە لە سلایدەکان و لە محاضەڕەکانی داهاتووە ئێمە زیاتر فۆکەسمان لەسەر ئەم پرۆسەیە چۆن بتوانین ئیش لەگەڵ داتایە بکەین کاتێک داتا لە ناو داتابیسایە باشە کەواتە وشەی پرۆسێسەکە خۆی کۆمەڵێک تەکنیکە باشە وشەی پرۆسێس بریتە لە کۆمەڵێک تەکنیک تاوەکو من بتوانم ئەم پرۆسەی بەسەرابێنم باشە ئیتر تۆ ئایا پیشاندانەوەی پرۆسەکە ئایا بریتە لەوەی کەوا زانیاریەکت دەستکەوێت دەربارەی شتێک بۆ نمونە بتەوێت مارکێتێکت هەیە بزانی بای چەنە فرۆشتووە مانگە بای چەنە قازانج کردو کەواتە بێت تۆ پرۆسەیەک بەسەر ئەم داتایانە بێنی تاوەکو نەتیجەیەکە بۆ دەرچێ بزانیت ئەم مانگە بای چەنە فرۆشتووە یان بزانی چ ماوادێک ئێکسپایر بووە کەواتە پێویستە بە تەکنیکێکە بەکاری بێنیت لەسەر ئەو داتایانی کە لەناو داتابیسەکە تاوەکو تۆ بتوانیت بزانیت چه ماوادێکت ئێکسپایر بووە یان نزیک بۆ تۆ لە ئێکسپایر کەواتە ئەمانە هەمووی کۆمەڵێک پرسیارن نیەتە پێشەوە دەربارەی چۆن پرۆسێسی داتا بکەم باشە چۆن پرۆسێسی داتا بکەم لە ناو داتابیسە کەواتە جاری تر لێنەوەیە DBMS بریتە لە بەرنامەیەک کە ڕێگەمان پێیە کۆمەڵێک داتابیس دروستکەین و ڕێگەژەیە بە بەکارهێنەرەکانی تاوەکو داتا لە ناو داتابیسا غەزم بکەن بۆ پرۆسێسیان بەسەر داتاکانە بێنن بە شێوەیەکی ئاسان کەڵێن DBMS بەرنامەیەکە کەواتە ئەکێ کۆمەڵێک کۆمپانیا هەبن لەم بوارای ئیشکەن بە قوترین دوو کۆمپانیا بریتە لە کۆمپانیای ئۆراکڵ کە دوو داتابیسیە ئۆراکڵ لەگەڵ MySQL باشە کە ئەمە شەریکاتەکانی تێلیکۆمنیکیشنی وەکو ئاسیا و کۆڕک و ئەمانە بەکارهێنن چکە بۆ ئیشی گەورە ئەبێ کۆمپانیای مایکرۆسۆفت ئەکسزیە کە پارخێنوتانە هەڵبەتە بۆ شتی توانین بڵێن چوک مام ناوەند بەکارهێنرێت بەڵام ناتوانین بۆ ئیشی
تا ڕادەیەک ئاڵۆز و گەورە بەکاری بێنین بۆیە مایکرۆسۆفت کۆمپانیای مایکرۆسۆفت DBMS-ێکی تریەیە کە پێی دەوترێت مایکرۆسۆفت SQL سێڤەر کەمە بۆ ئیشی ئاڵۆز و گەورە بەکارێنرێ باشە خۆی ئەتوانین بڵێن بۆ ئیشی بچووکیش بەکارێنین بەڵام مادام ئەکسس هەیە ئەکسس بەکاربێنێ بۆ ئیشی بچووک سادە بەڵام بۆ ئیشی مامناوەند یان ئاڵۆز یان گەورە مایکرۆسۆفت SQL سێڤەر بەکارهێنرێت ئەمە لێرەیە کۆمەڵێک مەفهوم دەربارەی بابەتەکانی DBMS و داتابیس زۆر باش با بڕێن بۆ ئێرە جۆرەکانی داتابیس چییە؟ تەمان کۆمەڵێک جۆری زۆر هەیە کە ئێستا جاران بەکار هاتووە بە پێی زەمن باشتر کراوە خۆی داتابیس کە دۆزراوەتەوە لە ساڵی 1970 دۆزراوەتەوە یەکەم جاریش کۆمەڵێک جۆر هەبووە هێراریکال داتابیس ئۆبجێکت داتابیس دۆکیومنت داتابیس یانە گراف داتابیس ئەمانە ئێستا بەکارهێنرێت هەرێکە لە بواری خۆیە بەڵام ئەوانەی کە ئێستا لەم حاضرەیە مەیخوێنن ڕێشنەڵ داتابیسە ئەمەیانە باشە پاریش ئەم ریلیشنەڵ داتابیستان خوێنەوە کە بریتیە لە دروستکردنی پەیوەندی لە نێوان تێبڵاکانە کە وان-تو-وان و وان-تو-مەنی و مەنی-تو-مەنی واتە ئێمە چۆن کۆمەڵێک تێبڵمان هەبێ پێکیانەوە بەسینانێ کەواتە بۆ نمونە لێرەیە تێبڵێکمانەیە دەربارەی خوێندکار تێبڵێکمانەیە دەربارەی بابەتەکانی کە ئەیخوێنێ بەڵام ئەم بابەتانیت کە ئەیخوێنێ خوێندکارێک دەتوانێت بۆ نمونە چەند دەرسێکی هەبێ وارێکە لەو دەرسانەش دەرەجەی خۆی هەیە کەواتە سێرەکەی تێبڵێک دەوێ بۆ دەرەجە تێبڵێک دەوێ بۆ زانیاری دەربارەی دەرسەکان تێبڵێک شتێ دەربارەی خوێندکار بەڵام ئەم سێ تێبڵە بێ پەیوەندیەک هەبێ لە نێوانیانە تاوەکو من بتوانم بە ئاسانی ئۆرگەنایزی کەم و پرۆسێسی بەسەر ئەمێنێ ئێمە هەمیشە و دوو شێ ئەڵێنەوە ئۆرگەنایزکردن ئەم بەم شێوەیە باشە و پرۆسسکردنیش دوایی وردەوە دەینە سەری بۆیە وتمان سێ جۆر ریلیشنمانەیە وان-تو-وان وان-تو-مەنی مەنی-تو-مەنی کە ئەمە مەفهومی ریلیشنەڵ داتابیسە باشە پاڵ خوێنوتانەوە بعد لە محاضەرەکانی داهاتووشە یەتەوە بەردەممان و باسیەکەینەوەنێ ئەمانەی تر کە هەیە بابەتی ئێمە نییە وانێکیان تا ڕادەیەک زۆر قورسن زۆر ئیشی تایبەت و وردا بەکارهێنرێت بۆ ئەوەی کە تۆ بیزانیت بریتە لە ریلیشنەڵ داتابیس ئەم ناوانەی تریش تەنها بۆکو ناوێک بیزانیت یان بێتە بەرچاوت پێویست ناکە باسیکەین داتابیس لەکوێ بەکارهێنرێت ئەتوانین بڵین سایتێکی وەکو ئیبەی و ئەمازۆن داتابیس بەکارهێنرێت بۆ غەزمکردنی ئەو هەموو داتایانە باشە سێرەکەی سوپەرمارکێتەکان هەمویان سیستمی داتابیسیان هەیە بۆ غەزمکردنی ئەو ترانزەکشنانەی کە ئەکرێت لە کڕین لە فرۆشتن لە مەواد کەیەت بەو شێوەیە یان بۆ نمونە کۆمپانیەکانی گەشت و گوزاریان فڕۆکەوانیەکان هەمویان سیستمی داتابیسیان هەیە و بۆ تۆمارکردنی داتای زانیاریەکانیان بۆ حیجزکردنی گەشت بەیان هەر شتێکی تر کە پەیوەندیدار بێتەوە یان بۆ نمونە کتێبخانە سەیرەکەی سیستمی داتابیسیە بۆ حیجزکردنی کتێب گەڕانەوەی کتێب گەڕان بە دوای ئەو کتێبانی کە لەناو لایبرەریەکە هەیە وێبسایتەکان سەیرەکەی زۆربەی زۆری هەرە وێبسایتەکانی جیهان کە ئێمە ئەکسس یەکەین بەکارین ڕۆژانە بەسیترین بۆ نمونە وێبسایت بۆ نمونە فەیسبوک ڕۆژانە لاوەچێ زۆربەی زۆری بەکاری بێنێت تۆ پۆستەکەی ڕسمەکەی ئەمانە هەمویان داتان باشە غەز نەبن لەکوێ غەز نەبن دوای بینی توانێ ئەتوانی سێری ساڵی پێشوو بکەیتەوە پۆستەکانی ساڵی پێشوو بکەیتەوانێ سێرەکەی دوای ساڵێک پۆستی ساڵێک تری پێپشانێتەوە چۆن پێپشانێتەوەنە هەمووی سیستمی داتابیسە غەزمکراون پرۆسیان بەسەرا هێنراوە بۆی ئەو شتانە ئەو داتانە بە شێوەیەکی ئاسان بەکاربێنرێت کە ڕۆژانە تۆ بەکارهێنی باش کەواتە ستراکچەری داتابیس چییە وەکو بیرێنانەوەیەک هەیکەلی داتابیس خۆی لە چی پێکاتووە لە کۆمەڵێک تێبڵ پێکاتووە باشە هەر تێبڵێکیش تیا کۆمەڵی فێڵدی تایە لەگەڵ کۆمەڵی ڕیکۆردی تایە کاتێکگە سیری ئەمەکەین ئەمە تێبڵەکە ئەمە پاخوێنوتانە بەس بۆ ئەوەی بیرتان بکرێتەوە باسیەکەینانێ کاتەمە تێبڵەکە هەموو تێبڵێک ناوی چیە باشە و بۆ نمونە کە ئاڵم تێبڵێک ئەمە ناوی ئەم تێبڵە ناوی ستیودنت زانیاری خوێندکارە کاتە بەس زانیاری خوێندکاری تیا غەز نەکەم نایم بۆ نمونە دەرەجە و کۆرس و شتی تیا غەز نەکەم تێبڵێکی ترم هەیە ناوی کۆرسە ناوی کۆرسەکەی تیادانم
تیبڵێکی تر مێنای گرێدە بەس دەرەجەی خوێندکاری تیادانێم نایم شتەکان تێکەڵکەین لە سیستمی داتابیسە ئەمە ماقبول نییە بۆیە ئەمە تیبڵە بۆیە هەمیشە ئەڵین تیبڵ بریتێ لە کۆمەڵێک داتا بە شێوەیەکی سترەکچەر کراو یان ئۆرگەنایز کراو لەناو داتابیسەکانە کاتێ ئێستا من ئەگەر کۆمەڵی داتا لێرەیە غەزم کەم بە تاکتاکی بڵێم ئەمە کۆمپانیایەکە ئەمە لەم شوێنەیە ماوادەکەیەتی ئێمە مارکێتی پایوەنی فرۆشتیان بڵێم ئەمە خوێندکارێکە ناوەکەیەتی ئەمە ئیجەکەیەتی سێرەکی تاکتاکەریەکەیان بۆ خۆیان داتایەکەن کاتە ئەمە بۆ خۆی لە یەک سێڵ بریتێ لە داتایە بەڵام سێرەکی کۆمەڵێک داتا پێکەون ئۆرگەنایز کراون لە تیبڵەکە کاتە تیبڵ بریتێ لە چی بریتێ لە شوێنی کۆکردنەوەی کۆمەڵێک داتا بە شێوەیەکی ئۆرگەنایز کراوە بە شێوەی ڕیکۆرد و بە شێوەی فێڵ باشە ڕیکۆردەکانیان پێشیان ئەوترێ ڕۆکان بە شێوەی ئاسۆیی ئەم فێڵەکانیان پێشان ئەوترێ کۆڵۆم بە شێوەی ستونین هاون هەر ڕیکۆردێک زانیاری تیا دەربارەی بەشێک باشە هەر فێڵێکیش زانیاری تیا غەز نەکرێت دەربارەی ئەو ناوەی کە فێڵەکە هەیەی بۆ نمونە منەڵێم ناو کەواتە ئەم حەقلە تا خوارەوە ئەم فێڵدە تا خوارەوە بەس ناوی تایە نایەن پشتی تری تیا غەزم کەم باشە بۆ شێوە کەواتە تیبڵ بریتێ لە هەڵگری کۆمەڵێک داتا پێکەوە بە شێوەیەکی ئۆرگەنایز کراو و هەر تیبڵێکیش لە کۆمەڵی فێڵد و لە کۆمەڵی ڕیکۆرد پێک دێت باش table is a primary unit of physical storage for data in the database کاتە تیبڵ چیە بریتێ لە سەرەکیترین بەش کە داتاکانی بە شێوەیەکی فیزیکال غەز نەبێت بەواتایەکی تر ئەم داتایانی کە تۆ لە ناو تیبڵێکە غەزنیەکەی لەسەر هاردیسکەکەش غەزم کراوە بەڵام خۆمان نەزانین لەسەر هاردیسێک بە هەر یان خوێنە بێتان لە هەر دەرسێکە بە شێوازێک غەزم کراوە بەڵام لێرەیە بە شێوەیەکی ئۆرگەنایز کراو من ئەم داتایانە بینم بەڵام هەر یەکە لەم داتایانە بە فیزیکەڵی بە واقعی ئەتوانین وا بڵێن لەسەر هاردیسکەکە هەیە بۆیە من ئەگەر ئەم داتایە بسڕمەوە لەسەر هاردیسکەکەش سراوەتەوە بۆیە من ئەگەر داتایەک ئینسێرت کەم لەسەر هاردی کۆمپیوتەرەکەی تۆش غەزم بووە وێ جاری ترگە داتابیسەکە داخەمەوە بیکەمەوە سیرەکەم داتاکان ماوە بەڵام ئەگەر بیسڕمەوە داتابیسەکە داخەم بیکەمەوە سیرەکەم نەماوە بۆ لە بۆری لە هاردیسکەکەیان نەماوە هاتە ڕاستەوخۆ تیبڵ پەیوەندی هەیە بە چێوانێ بە هاردیسکی ئەو دیڤایزەیان ئەو کۆمپیوتەرێک کە تۆ بەکارهێنی باشە کەواتە بۆیە ئەڵێن بەشێکی سەرەکیە کە غەزنی داتاکانی بە شێوەیەکی فیزیکاڵە هەر شتێک تۆ لێرەیە غەزنیەکەی ئەیسڕیتەوە گۆڕانکاری بەسەرانی لەسەر هاردیسکەکەش کە ئەو داتابیسە و لەسەری داناوە بە هەمان شێوە لەسەر هاردیسکەکەش زیادەکریان کەمەکریان گۆڕانکاری بەسەرهێن تیبڵ جارێکتری لێنەوە بەشێکی سەرەکیە کە بە شێوەیەکی فیزیکاڵی داتاکان غەز نەکات باش فێڵ چییە؟ وتمان فێڵ لە ناو چیە لە ناو تیبڵایە باشە ستونیەکەیە ئەڵێ زیاتر لە کۆمەڵێک هەلێرەیە هەمە فێڵدەکات لەسەر لێرە باسیەکە کاتە فێڵدێک زانیاری دەربارەی یەک شت غەز نەکات بۆ نمونە ئەڵێم شار کاتە ئەم فێڵە بەس زانیاری دەربارەی شاری تایە بۆ نمونە ئەڵێم date of birth بەرواری لەدایکبوون کاتە بۆ نمونە بەس بەرواری لەدایکبوونی تایە باشە بۆ شێوەیە کاتە فێڵد ناوێکیە و زانیاری تەنها دەربارەی یەک جۆر داتا غەز نەکات باشە هەموو فێڵدێک پێویستە ناوی هەبێت هیچ فێڵێک بەبێ ناو ناوێت لە داتابیسە ئیتر ئەمە لە ئەکسس زابێ لە مایکرۆسۆفت سکۆڵ سێرڤەرا بیان هەردی بێمێژێکترابێ ئەوێ سایزی هەبێ و بێ داتا تایپیشی بێ داتا تایپیش پارخێنوتانە بۆ نمونە تێکسە نمبەرە ئینتیجەرە ڕسمە چییە جۆری داتاکەی کە لەو فێڵدەیە غەزنیەک بۆ نمونە منەڵێم کوانتیتی عەدەد بۆ نمونە ئەڵێم سەلەری کاتە سیرەکەی موچە کاتە تۆ تعامل لەگەڵ چیاکەی تعامل لەگەڵ ژمارەیەکی کاتە پێویستە جۆری ئەو داتایی کە تۆ لەو فێڵدەیە غەزنیەکەی دیاری بکەی کە نمبەرە کە ئەمیش دواتر لە عەمەلەکە زیاتر باسەکرێت کە چۆن پێناسەیەکی کە پاریش هەر خوێنوتانە داتا تایپەکان چۆن پێناساکەی بۆ فێڵەکان ڕیکۆرد بریتێ لە کۆمەڵێک فێڵ سیرێکی ئەمە ڕیکۆردێکە بریتێ لە کۆمەڵی فێڵ بەڵام زانیاری تەنها دەربارەی یەک شتێکە بۆ نمونە تو ئەم ڕیکۆردە ئەم ریزە بۆ نمونەڵێم ئازاد ناوەکەی ناوی باوکی بۆ نمونە ئەحمەدە بۆ نمونە تەمەنەکەی 23 ئەدرێسەکەی شوێ هاسیرێکی ئەم ڕیکۆردە تایبەتە بە یەک کەس یان تایبەتە بە شتێک باشە ئاواڵینێ
ئەتوانم لە چەند ڕیکۆردی زیاترم هەبێ بەڵێ بۆ نمونە تۆ 200 خوێندکارن لە سمستەری سێمە کاتە 200 ڕیکۆردم هەیە هەر ڕیکۆردێکیان تایبەتە بە خوێندکارێک ئەمە بەس بۆ تێبڵی ستیودنت ئاگادارم هەری فێڵدێکیش وەک باسمان کرد زانیاری یەک جۆر تایە غەز نەکرێت وایە تەمەنە کاتار تەمەنی تیا غەز نەکرد کاتەمە سترەکچەری تیبڵ بریتە لە ناوی تیبڵ لە ڕیکۆرد لە فێڵدەکانی باشە ئەمە وەکو ئەساسیاتی پاریش کە خوێن کاتە ئەمە مەفهومەکانە کە بە شێوەیەکی گشتی و بە وەکو ڕڤیویەک کە پار خوێنوتانە بە دیتێڵش بەڵام وەکو بیرێنانەوەی کە باسمان کرد باشە بینە سەر مەوزوعی تازە کە ئەم ساڵ ئێمە ئیشی لەسەرەکەین هەم لە نەزەریەکەیە هەم لە پراکتیکەکانیشە ئیتر ئیش لەسەر مەوزوعێکی تازە ئەکەین کە هەر پەیوەندیدارە بە داتابەیسەوە هەر داتابەیسە بەڵام تەکنیکە ئەمانە یان بڵێن بۆ ئەوەی ئێمە بتوانین بە ئاسانی داتابەیس بە شێوەیەکی گەورەتر بەکاربێنین یان بە شێوەیەکی گەورەتر تەعاملی لەگەڵاکەین پێویستە شتی تر بزانین واتە داتابەیس هەر بریتی نییە لە تیبڵ بریتی نییە لە ڕیکۆرد و لە فێڵد و لە پارکە کوێری خوێنوتانە و بریتە لە فۆرمۆ ئەمانە بەڵام شتی تریشە تۆ تا زیاتر داتابەیس بخوێنی مۆزۆعی تازەتر و باشتر بۆ ئەوەی ئیشی گەورەی پێ بکەی مەفروضە بیزانی ئەویش بریتە لە SQL Structured Query Language هاوا خوێندرێتەوە Structured Query Language is a computer language ئەمە باشتر بڵین is a database language خۆشتان وای لێکەن is a database language زمانێکی داتابیس چۆن ئێستا بۆ نمونە ئێماڵێن جاوا زمانێکی دروستکردنی بەرنامەیە بۆ نمونە سی شارپێ زمانی دروستکردنی بەرنامەیە ئەمانە وەکو پرۆگرامین لانگویج باسیەکەین بۆ نمونەی جاوا بریتە لە پرۆگرامین لانگویجێک باشە بەڵام SQL ئەینە شێت لانگویجێکە بەڵام تایبەتە بە داتابیس باشە تایبەتە بە داتابیس ئەگەر بێمەوە سەر ئەم هێرە ئێمە وتمان ئۆراکڵ MySQL ئەمانە یان داتابیسن یاتوانین بڵێن DBMS MySQL سێڤەر مایکرۆسۆفت ئەکسس هەموویان SQL یان هەیە هەموویان یەک زمانی هاوبەشیان هەیە کە بریتە لە SQL ئاگادار بە ئەم وشێت لەگەڵ SQLەکە لێ تێک نەچێت هەر خۆی ناوی DBMSەکەی کۆمپانیای مایکرۆسۆفت ناوی مایکرۆسۆفت SQL سێڤەرە هاوشەی SQLیتیایە ئەگەر سێریکی ئۆراکڵ دوو داتابیسی یەکیان ناوی ئۆراکڵیشان MySQL هاوشەی SQLیتیایە SQL کاڵین Structured Query Language بریتە لە زمانێکی هاوبەش لە هەموو داتابیسەکانە کە جۆرەکەی ریلیشنەڵە باشە بریتە لە زمانێکی هاوبەش کە لە هەموو DBMSەکانە هەیە کەواتە تۆ ئەگەر SQL بزانی ئەتوانی بڵێ ئۆراکڵ تا ڕادێک ئەتوانم ئیشی پێ بکەم ئەتوانی بڵێ MySQL ئەتوانم ئیش پێ بکەم ئەتوانی بڵێ MySQL سێڤەری ژیش پێ بکەم کاتە SQL تایبەت نییە بەس بە یەک کۆمپانیاوە SQL وەگەڵی زمانێکی هاوبەش لە هەمویانە بەکاریە ئەتوانین بڵین لە 195 وەکو یەکن لە 195 ئەتوانین بڵین وەکو یەکن وەی کە تۆ ئەڵێ تێبڵێ دروستەکەم بە کۆد ئەڵێ بێ بە زمانی SQL دروستکەی با لە ئەکسیزا چۆن دروستانە کرد کۆدە بەکار نایەنە کلیکێ دوو کلیکتە کرد تێبڵێکە دروستە کرد بەڵام خۆرەوە نییە شتی باشتر تەکنیکی تازەتر کە SQL پێمان ئێدات سینتاکس چۆن لە جاڤایە سینتاکسەیە سینتاکسان بەکارێنە لوپە کەیسە ئفە ئەمانەیە سێرەکی لە SQLشە هەمان شتەیە بەڵام تایبەتە بە داتابیس بێ ئاگاداری ئەوبی بۆیە ئێمە ناڵین تایبەتە بە دروستکردنی پرۆگرامین لانگویج ئەڵین تایبەتە بە داتابیس کاتە لە هەمویانە ئەتوانین ئەم زمانە بەکاربێنین بە زانینی SQL ئەتوانین بڵین لە زۆربەی زۆری داتابیسەکان ئەتوانین ئیش پێ بکەین باش کاتە SQL Structured Query Language بریتە لە زمانی داتابیس کە بەکارهێنرێت بۆ غەزمکردن گۆڕانکاری یان گەڕانەوەی داتا لە ناو ریلیشنەڵ داتابیسە ئەبێ ئەوە بزانین کە SQL تایبەتە بە ریلیشنەڵ داتابیس
باشە تایبەتە بە چی ریلیشنال داتابیس وردە لە مەتیەکەین کە SQL چیە تەنها ئەم مەفهومە بزانە کە بریتێ لە زمانێکی داتابیس کە لە ناو ریلیشنال داتابیسا بەکارێن بۆ غەزمکردنی داتا بۆ دەستکاریکردنی داتا و بۆ پرۆسسکردنی داتای تر وشەی پرۆسسی ژەتوانی لەگەڵ یا بەکاربێن باش یەکەم کۆمپانیا کە ئیمپلیمنتی ئەم لانگوێجەی کردویان بەکارێنەوە کۆمپانیای IBM باشە لە ساڵی 1000 و لە سەرەتاکانی ساڵی 1970 زۆر گرنگ نییە بەلامانەوە دوای ئەوە یەکەم کۆمپانیاش کە لە ریلیشنال داتابیسا بەکارێنەوە ریلیشنال داتابیس وەکو وتمان پاریش خوێنتانە وەنتومەنی مەنیتومەنی تیابوو کۆمپانیای ئۆراکڵ بەکارێنەوە باشە کاتە سێریکە SQL هەموو داتابیسەکانە بەکارێنرێت لە هەموو بەرنامەکانی داتابیسە ئەتوانین بەکاری بین وە تقریبا سینتاکسەکانیشیان لە هەمیانە وەکو یەکە لە 195 وەکو یەکە باش بەڵام SQL وەکو زمانێک کە بەکارێنین لە چەند بەشەی پێکاتوە یان چەند پارتێکی باشە ئەمە زۆر گرینگە خاڵی 1 2 3 4 5 6 کە بڵین حازەرەکانی داهاتوومان یەک ئەمانەی لەسەری لاوا چێ بۆ نمە دوو محازەرە لەسەرمە بڕۆین محازەرێک لەسەرمە بڕۆین دوای ئەوە بەشی view definition لاچێ دیتیاڵی زۆر بوێت چەند محازەرێک لەسەری بمێنینەوەانێ بەپی کات ئەم سیانە زۆر گرنگە کە ئێوە لاچێ 6 محازەرە زیاتر بەمەوانێ باسی بکەین و ئێوەش بە عملی تاقیکەنەوەی کامانە چۆن بەکارێن وچین دوای ترانزەکشن کۆنترۆل پارتەکانی تریشی کەیت بەڵام یەکەم و دووەم و سێم زۆر مهمە و زۆر گرنگە کە بیزانیت اینجا ئەتوانیت کۆنترۆلی ئەوکی کە بڵێ من سکوێڵەدان باش داتا دیفینیشن لانگویج چییە کورتراوەکەی DDL وشەی یەکەمی وەرگیراوە داتا دیفینیشن لانگویج چی ئەمە DDL بەشێکی سەرەکیە لە SQL لانگویج بەڵام ئەتوانین چی بکەین پێی وەکوتمان SQL لانگویج بریتێ لانگویج واتە کۆدە واتە من بە کۆد ئیژەکەم ئیتر وەکو ئەکسس نییە بین بە ویزاردەکە کلیکی یەکەم ناوی تێبڵەکە مەنووسی ناوی فێڵدەکان مەنووسی تێبڵەکەی بۆ دروست نەخێر ئەم پرۆسەیە کۆمپلێت بە SQL لانگویج دروست دەکرێت باشە بە SQL لانگویج دەکرێت باش کاتە DDL ئەتوانین چی پێ دروستکەین تێبڵی پێ دروستکەین ئەتوانین تێبڵی پێ بسڕێنەوە ئەتوانین فێڵدی پێ دروستکەین لە ناو تێبڵەکانە باشە ئەتوانین ریلیشنی پێ دروستکەین وانتومەنی مەنیتومەنی لە نێوان تێبڵەکانە باشە کەواتە هەرچیەک پەیوەندی هەبێ بە تێبڵەوە لە دروستکردن لە سڕێنەوە لە گۆڕانکاریکردن لە دروستکردنی ریلیشن وانتومەنی مەنیتومەنی کەواتە هەمووی ئەچێتە ئەم پارتەوە کە پێی دەوترێت داتا دیفینیشن لانگویج DDL بەڵام ئەگە بینە سەد پارتی دووەم DML پێوتێ ئەمەیە فەرقەکەی ئەمیان DDL ئەمیان DML واتە manipulation ئەمیان definition manipulation واتە چۆن شتێک ئەچنی دەستکاریەکەی ئەمیان تایبەتە بەچی کۆماندەکانی کە هەر SQL بەڵام ناوەکەی DML تایبەتە بۆچی تۆ تیبڵ کە دروستەکەی ئەبێ داتای تێدا هەڵکەی کاتە ئینسێرت کاتە داخڵکردنی داتا بە کۆد ئەچێتە بواری DML سڕینەوەی ڕیکۆردێک ئەچێتە بواری DML هەر بە کۆت باشە گۆڕانکاریکردن لە داتای ناو ریکۆردەکانە بۆ نمونە ناوێک غەڵەتە دەرەجەیەک غەڵەت نووسراوە دەیەکی بە 12 هەر بە کۆدە بەڵام لاکسس دەکرد بە 12 تەوا بەڵام لێرەیە بە چیە بە کۆدە SQL کاتەمیان چییە DML کاتە هەرچی پەیوەندی بە گۆڕانکاری دەستکاریکردن زیادکردنی داتاوە هەبێ لە ناو تێبڵەکانە ئەچێتە بواری DMLەوە هەرچیەک پەیوەندی بە دروستکردنی تێبڵەکە خۆیەوە سڕینەوەی تێبڵەکە گۆڕانکاری لە تێبڵەکەیە دروستکردنی فێڵدەکانی دانانی داتا تایپەکان بۆ فێڵدەکان دروستکردنی ریلیشن لە نێوان تێبڵەکانە بە وانتومەنی مەنیتومەنی ئەچێتە بواری DDLەوە Well Defined Relation باشە تێبڵ توانین هەر بڵین دیفاینین ئەم وشانە توانین کورتترکەینەوە لە جیاتی سکیمە هەر بڵین تێبڵ باشێ دەتوان وای لێکە مانە بکەین بە تێبڵ باشە کاتە ئەمانە پەیوەندیان بە چیەوە هەیە
ئەوەرگێن ستراکچەری تێبڵەکە ئەمە شەرەبێ بەڵامیان پەیوەندی بە چیوە هەیە باشە بۆ شێوە ئەڵم داتا بۆ منە داتا داغڵەکەم داتا گۆڕانکاری تیاکەم بەو شێوێ کەواتەوە پارتی یەکەم و دووەم خۆی لە خۆیان ئەمە دوو محازەڕی ئەوێ کە چۆن کۆماندەکان سینتاکسەکەی چییە و چۆن بتوانین تیبل بە کۆ دروستکەین و چۆن بتوانین چەند تیبڵێکمە بێت و ریلیشن لە تیبڵەکانە دروستکەم بە کۆد کە ئەمە دوو محازەڕەیەوێت لە دااتوی خین بەڵام مەفروز ئێستا وەکو ناسینەوەی بەشەکانی SQL لانگویج بیزانین DDL DMLیش دوو محازەرەیەکی یان محازەرەیەکێوێ کە داغڵکردنی داتا ئینسێرتی ریکۆرد مەتوانین هەر بکەین بە ریکۆرد باشە دیلێتی ریکۆرد هەراوە مۆدیفای ریکۆرد گۆڕانکاریکردن دا چیە لەناو تێبڵەکەیان ئەو داتابیسەکە خاڵی سێم بریتێ لە چی بریتێ لە ڤیو باشە توانین بڵێن ڤیو تامان ڤیو چییە ڤیو یعنی پیشاندانەوە کۆمەڵێک کۆدا کە بەکارهێنم تاوەکو بتوانم بە چەند شێوازێکی جیاواز ئەو داتایانی کە لە ناو تێبڵەکەیە غەزنم کردووە دەستکاری بکەین یان پیشانی بێنەوەێ باشە بۆ نمونە ئەمەوێت بۆ نمونە خوێندکارێک بدۆزینەوانێ کە ناوی ئەحمەدە بە کۆد بیدۆزینەوە کەواتە ئەمە ڤیوە چێتە بواری کۆدێک نووسمانە سەر لێکرد باشە بۆ شێوەیە ئەمە سەر لێکرد بۆ نمونە ناوەکەی نەوێت ناوی فێڵەکەی نەی شتێک بڵێکا بۆ نمونە فڕۆم ستودنت زمانی سکوێڵ وەکو زمانی قسەکردن وایە ئاسانە یا بۆ نمونەڵێم چی وێر لەکوێ بیدۆزەوە بۆم کاتێکە ناوەکەی یەکسامی بۆ نمونە بە ئەحمەد کۆدێکی زۆر ئاسانە کە دوایی شقی خوێنم ئەگەر ئەمە لەناو تێبڵەکەیە 1 ملیۆن ڕیکۆردی هەبێت چەند کەس ناوی ئەحمەد بێ بۆ دێرێ باشە نەدە کەس ناوی ئەحمەدە کاتە هەر دەی بۆێنێ بەڵام تو ئەتوانیت لەناو تێبڵێکا کە 1 ملیۆن ناوی خەڵکی تێ بتوانی بگەڕی دەناوی ئەحمەد بدۆزیتەوە بەڵام کە یەک کۆدی وەکو ئەمە نووسیت سێرەکەی لە ماوەی چەند سانیەکە ئەو ئیشە قورسە کە نە بە دەزەکرێ نە بە چاوەکرێ سێرەکەی بە کۆدێک دەتوانێت میشۆ بۆ بکە بۆی ئەمە بریتێ لە پرۆسس هەرڵێم بۆچی ئێمە داتا غەزنەکەین بۆی پرۆسسی بەسەرابێن ئەمە بریتێ لە پرۆسسەکە ئەم کۆدە سێرەکەی بە ئاسانی توانین زانیاری بدۆزینەوە بە ئاسانی ئەتوانین داتا بگۆڕێن باشە ئەمە وەکو مەفهومێکی سادە تامان مەفهومی ڤیو لەوا چێ بڵێم 5 محازەرە بۆ 6 محازەڕی بوێ کە زیاتر بریتێ لە پرۆسسەکە باشە ئەمە پرۆسسەکە یاڵین داتا پێویستە پرۆسسی بەسەرابێ بۆی ببێ بە ئینفۆرمیشن هەمیشە ئەمانوت پرۆسسی بەسەرابێ پرۆسس بۆی چی بکەین داتا بکەین بە چی داتا بکەین بە ئینفۆرمیشن تر کۆمەڵی مەفهومی تری ژێتە پێشەوەیە کۆمەڵێک کۆدی تریەتە پێشەوە بەڵام لە کۆدەکان مەترسن بەکارێنانیان زۆر ئاسانە باشکاتە بەشی سێم کامانە بریتێ لە ڤیو کە بەسیترین کۆماندیان بریتێ لە سەلێکت کۆدەکانی تریش لە محازەرەکانی داهاتوو ئەخەین ئەمە وەکو سێم چوارم بەشێکی تری SQL لانگویج بریتێ لە ترانزەکشن کۆنترۆل ترانزەکشن کۆنترۆل طبعا لە ئێستاە باسکردنی ئەمە تۆزێ قورسە وەکو دیتیڵی بەڵام کۆمەڵی تەکنیکی تایبەتن بۆ نمونە تۆ داتایەکت غەزن کردووە ئەتەوێت یەک ستێپ گەڕێتەوە پێشەوە داتایی کە غەز نەکردووە چۆن نەگەڕێتەوە یان بۆ نمونە کە تۆی بۆ دەوام سیرێکی لە پاسەکەدا ئابەزی یەکسری بۆ پرزگەکە کاتەوە ئەو پوینتێکە ئەو پوینتە غەزنەکە یاڵی پوینتی پرزگە ئەچیتە لای دەرگای بەش سیرەکەی و پوینتێکە دەرگای بەش ئەنج ئاچی بۆ بەردەم ژوورەکەت ئەوش پوینتێکە بۆ بەردەم ژوورەکە سیرێکی سێ پوینتە دێتەوە داریەکە لەمانەیانە تۆ حسابیکە بڵێ داتایەکەم داخڵ کرد بە ئاسانی ئەتوانی بڵێ ئادی بم گەڕنەوە بۆ داتای پرزگەکە یەکسەر ئەتوانین گەڕێتەوە بۆ داتای پرزگەکە باشە ئەمە وەکو مەفهومێکی لۆجیکی باسیەکەم بۆی لە ترانزەکشن کۆنترۆل کە دوو کۆماندی سەرەکی تیابێتی لە کۆمیت و ڕۆڵباک واتە گەڕانەوە یەکسەر گەڕێمەوە باشە ئەگەڕێمەوە بۆ ئەو ستێپانی پێشووتر کە کردومە
بەڵام ئەمە گرنگەکەی لە چیە؟ ئەمە گرنگەکەی لە کۆمەڵی ئیشی ئەدڤانسایە مەرج نییە، یان ئەمانە زۆر بەکار بهێنرێت، بەڵام لە هەنێ ئیشی گەڕانەوەی داتایان بەکارهێنرێت، لە هەنێ ئیشی چۆنڵی چاوپیاخشانەوە بەو داتایانی کە پێش ئەوەی ئەم ئیشە کرابێت یان کۆمەڵی داتا بەزن کرابێ دەکرێت. و ئەمەش مەرج نییە ئێمە هەمیشە بڵێن بۆ بەستێک، یانی لە کاتێکا بەکارهێنرێت کەمە بەستێکەوێ. باشە ترانزەکشن کۆنترۆل کۆمەڵێک کۆماندن کە بەکارهێنرێت بۆ ئەوەی ئێمە بتوانین چۆنڵی هەر ئیشێکی یکەم لە ئینسێرت، لە ئەپدەیت، لە دیلێت بتوانم گەڕێمەوە بۆ خاڵی پێشتر. بۆ نمونە دیلێتی ڕیکۆردێکم کردووە، ئەتوانم بگەڕمەوە بۆ پێش دیلێتەوە. کاتە بۆ نمونە من ناو ئەحمەدم سڕیوەتەوە، بەڵام ئەمێ بگەڕمەوە پێشەوەی ئەحمەد سڕیوەتەوە، کاتە ئێکسار ڕووباگەکەمانێت کاتە ناو ئەحمەدەکە لە سیستمی داتابیسەکە هەیە، وێ گەڕاومەوە بۆ چی؟ بۆ پێش سڕینەوەی ناوی ئەحمەد. باشە ئەمانە کەمێک ئاڵۆزن، بەڵام وەکو ناو بیزانە ترانزەکشن کۆنترۆل. باشە ترانزەکشن کۆنترۆل دوو کۆماندیە، کۆمیت ڕۆڵباک. باشە کۆمیت ڕۆڵباک. کۆمیت واتە ئەوەی من تەسپیت یەکەم، بەواتایەکی تر من ناتوانم ئەگەر بۆ ناو ئەحمەد بسڕمەوە بگەڕمەوە پێش ئەو سانیەی کە ناو ئەحمەدی تیاسڕاوەتەوە تاو، ینی خاڵی گەڕانەوە نییە. واتە ناتوانیت لە بەردەم ژووری حازەڕەکەت بگەڕێیتەوە بۆ کوێ؟ گەڕێتەوە بۆ پۆینتی پێشتر کە بۆ نمونە بەش بۆ دوای بگەڕێتەوە بۆ پرزگاکە. نەخێر، ئیترە بێ لە شوێنێکترەوە لە پەنجەرەکەەوە بڕۆ دەرەوانێ. بە کوردیەکەی ناتوانین بگەڕێتەوە ستێپەکانی پێشەوە. باشێتر ئایا گۆڕانکاریەکە ئەپدەیتێکە دیلێتێکە هەرچێکە کە کردوتە پێشەوە. بەڵام ئەگەر کۆمیت نەکەی ڕۆڵباکەی، ڕۆڵباگەوەی ئەتوانم بگەڕێمەوە پۆینتەکانی پێشووتر. پۆینتەکانی پێشووتر چیەوەیە؟ من تۆ کە ترانزەکشن بریتێ لە چی؟ بریتێ لە ئینسێرت، لە ئەپدەیت، لە دیلێت. ئەم وشەی ترانزەکشن مەفهومەکەی واگرێت. ئینسێرت، ئەپدەیت، دیلێت. ئەوەن دیلێتی چی؟ داتە. بۆ نمونە من ئینسێرتێکەکەم، ئەپدەیتێکی داتاکەم، دیلێتێکی داتاکەم. کە ڕووباگەکەم ئەگەڕەوە ئەتوانم گەڕەوە پێش هەرسێ حاڵەتەکە. ئەمەیتر بۆ هەنێ بواری باک ئەپ، باکەپکردنەوەی داتا، گەڕانەوەی داتا، واروەها سکیوریتی داتا بەکارهێنرێت. باش خاڵی دوای ئەمە چییە؟ بریتیە لە خاڵی دوای ئەمە باسیری شێمەکەم. باش تەواوە. بریتیە لە embedded SQL and dynamic. embedded SQL ئەگەر ئێوە پرۆگرامینگ لانگویجەکانی وەکو جاڤا یان سی شارپ تا خوێن بێ یان PHP مانە تا خوێن بێ، سیرەکەی کۆمەڵی سینتاکستا بەکارهێن. بەڵام ئێمە ئەتوانین بە ئاسانی زمانی SQL بەکاربێنین لە ناو جاڤا، لە ناو سی شارپ یان لە ناو PHP. باشە ئەتوانین ئێمە زمانی SQL کە زمانێکی داتابیسە بەکاری بێنین لە ناو کوێ؟ لە ناو جاڤایە، لە ناو سینتاکسەکانی جاڤایە، واتە لە فۆڕە، لە ئفا لەمانەیە بەکاری بێنین، لە سی شارپ بەکاربێنین، لە PHP بەکاری بێنین. ئیسفادەی ئەمە چییە؟ ئەمە تەوان ئێستا ناتوانین ڕوونیکەینەوە بڵین سوودەکەیت 100% بگەینین چێ. بەڵام بۆ نمونە تۆ ئەتەوێت وێبسایتێ دروستکەی. باشە وێبسایت پێویستی بە زمانی پرۆگرامینگ لانگویجی PHP. باشە ئەم وێبسایتە داتا غەزنەکە، کاتە پێویستت بە داتابیسێکە. بەڵام کە داتابیسێک دروستەکەی پێویستت بە چییە؟ بە کۆمەڵێک وتمانەها پرۆسەیە. باش ئەم پرۆسانە پێویستی بە چییە؟ بە ویزار ناکرێت. واتێت تو ئەبێ واز لەوە بینین بڵێن هەموو شتێک بە ماوس و کیبۆردەکەیەکی، نەخێت بە کۆ دەکرێت. باشە ئەو کۆدانی SQL کە بۆ نمونە بەسیترین شت دۆزینەوەی ناوێکە گریمان، ئەتوانین لە ناو چیە بەکاربێنین؟ لە ناو کۆدی PHP بەکاربێنین. ئەگەر دەرستان هەبوو پەیوەندیدار بوو بە دروستکردنی وێبەوانێ لە PHP، ئەو کاتە ئێوە تاکیدم ئەگەنە ئەو ستێپی کە چۆن بتوانی داتا لە ڕێگەی لە ناو پرۆگرامینگ لانگویجێکی وەکو PHP ئاغازنکەی یان بینێری، یان چۆن بتوانین داتایەک بسڕمەوانێ بەهۆی
SQL لانگویجەوە لە ناو پرۆگرامین نیکی وەکو PHP یان لە جاڤایان لە C# بۆ نمونە بەتنێک دانەی ئەڵێن بەتنەی دیلێتە لە جاڤایەکە بۆ نمونە لە جاڤایە ێ باشە کە کلیکی لێکی داتاکە ئەم جاڤایە ڕەتکردوێتەوە بە چی یان C# ڕەتکردوێتەوە بە داتابیسێکەوە کە کلیکی لێ یەکەم چۆن بتوانێت بچێت داتاکە بسڕێتەوە بێ زمانی SQL تیا بێت کە کلیک لە دیلێتەکەکەم ئەو کاتە ئەچێ پرۆگرامی لانگویجەکە ئەم کۆدی SQL ڕەنەکە لە ناو داتابیسەکە بۆ دەسڕێتەوە یان بۆ دینسێرتەکە یان بۆ ئەپدەیتەکە یان هەر شتێکی ترە کە تۆ لە SQL لانگویجەکەیە بەکارهێنی کاتە ئیمبیدد واتە بەکارهێنانی لە ناو شتێکی درا بە شێوەیەکی ئۆتۆماتیکی ئیمبیدد SQL داینامیک بریتیە لە چی؟ بریتیە لە بەکارهێنانی زمانی SQL داتابیس لە ناو پرۆگرامین لانگویجەکانی وەکو جاڤا C# PHP باشە ئەمانە وەکو مەفهومی بۆ نەچیتە دەرمانخانەیە یان نەچیتە سوپەرمارکێتێک سەیرەکەی سیستمی داتابیسەکەیان بە جاڤا دروست کراوە بەڵام کە وەسڵێکە بۆ ئەکا سەیرەکەی ماوادەکان غەز نەکە لە کۆتاییە ئەنجا وەسڵەکە دەیات باش طبعاً ئینتەرفەیسەکەی بەچی دروست کراوە یان بە جاڤا یان بە C# دروست کراوە بەڵام داتاکەی کە ئەیبینێتەوانێت لە ئینتەرفەیسی جاڤا و C# لە شوێ غەزنە لەناو داتابیسێکا غەزنە ێ باشە چۆن بتوانم من داتایەک بسڕمەوە کە لە ناو جاڤایە ئینتەرفەیسەکەی بەڵام لەکوێشە غەزم کراوە لە ناو داتابیسەکە غەزم کراوە کاتە پێویستمان بەکارهێنانی SQL لانگویجە لە جاڤاکەیە یان لە C# بکەیە وەیە ئەمە پێی دەوترێت ئیمبیدد SQL لە ناو پرۆگرامی لانگویجە باش خاڵێکی تر کە زۆر گرنگە کە ئەم خاڵە پەیوەندی هەیە بە خاڵی یەکەمەوە کە دیدیەڵە باشە ئینتگریتی پێوترێ ئینتگریتی بەواتە چۆنەڵی شتێک ڕاستی و دروستی بەو شێوەیە یانی شتێکی وەکو کوردیەکە تەقریبەن ئەوەگرێتەوە ئەڵێ SQL DDL هەرەڵێ DDL خاڵی یەکەم کە باسمان گروتمان پەیوەندیدارە بە دروستکردنی تیبل سڕینەوەی تیبل یان گۆڕانکاری تیبل یان دروستکردنی پەیوەندی لە نێوان تیبڵەکانە هەمووی بە کۆت لێرەیاڵە چی ئەڵێ ئینتگریتی لە ناو SQL کۆماندا SQL DDL کۆماندا کۆمەڵێک کۆنسترێنتمان پێویستە ینی یاسا یان قەید بۆ غەزمکردنی داتا لە ناو داتابیسەکەیە کە لەو قانونە لانەیە ینی بۆ نمونە من قانونێک داڕێژم لەم قانونە لانەیە ئەگەر پار بیرتان بێت لە ئەکسسە پرایمەری کیمانە بوو کە پرایمەری کی مەخسە سەر فێڵ دێت نە ئەیتوانی ئەو فێڵدا دووبارە بوونەوە ڕووبە ناشتوانی خانی بەتاڵ قبوڵکە کەواتە من چۆن پرایمەریشی بە کۆت بخەمە سەر ناوی فێڵدێک لە تێبڵەکە چکە لە ئەکسسە کلیلەکە ئەگەر بیرتان بێت کلیلەکەم داگرت پرایمەریشی دروستە بوو لەسەر ئەو فێڵە لێرە بە کۆ دروستیکی باشە کەواتە ئەم پرایمەریشیە بریتیە لە ئینتگریتی کۆنسترێنت کە بە کۆ دروستیەکەی ئەنجا ئەگەر بیرتان بێ فۆڕنکیمانە بوو بۆ دروستکردنی ڕێشن لە تێبڵەکانە پێویستمان بە فۆڕنکی بوو دیسانەوە فۆڕنکیش بە کۆ دروستەکەی ئەگەر بیرتان بێ لە ئەکسسا دیسانەوە نەڵمانە بوو نۆت نەڵمانە بوو نەڵ کەمانون نۆت نەڵ ئیتر ئەو فێڵدە بوو نەئەیچ ئەمانون نۆت نەڵ حتا وەکو داتامان تیا داخڵ نەکردانەیە هێش بچین ڕکۆردەکە لە غەزمکەین بۆ قانونێکمان لەسەر دانابوو کە هەتا وەکو ئەو داتایە لەناو ئەیجا داخڵەکان نەتوانێت غەزم بێ و ڕیکۆردە باشە کاتەوە چیەوە یاسایەکە کاتە چییە ئینتگریتی کۆنسترێنتی پێوترێ ئەها پێوترێ چی ئینتگریتی کۆنسترێنت ئەمە لە قسمانی SQL دروستیەکەین بەڵام باش چێک کۆنسترێن ئەگە بیرتان بێ دیسانەوە لە SQL لە ئەکسس عەفوو ئەمانوت بۆ نمونە با تەمەنی گەورەتر بێ لە 18 ساڵ 18 لە فێڵدی ئەیجا لە 18 کەمتر نەدەتوانی داغڵێکی یەکسەرەوەی چی ئەی ناتوانانی بۆ نمونە 15 داغڵکەی لەبەرەوەی چییە لەبەرەوەی تۆ قانونێک لەسەر ئەم فێڵدە داناوە کە هیچ جۆرە داتایەک نابێت لە 18 کەمتر بێت لە 18 زیاتر بێت باشە کەواتە ئەو شتانی کە لە ئەکسسا بەکارمانێنە یان بتوین یان گەورەتر بچووکتر یەکسان ئەگەر بیرتان بێت لە ڤالیدیشن ڕوڵیان پێوت لە ئەکسسا لێرە پێوترێ هەر بژڵین ڤالیدیشن ڕوڵ ئەمانە هەمویانە چێت پیانەوتریی ئینتگریتی کۆنسترێنت کاتە پرایمەریشی فۆڕەنکی نۆت نەڵ چێک کۆنسترێنت ئەمانە هەمویان بە کۆت لە SQL لانگویجا پیانەوتری ئینتگریتی کۆنسترێنت هەمویانە چنە یەک پارتەوە
باشە پارتەکە بریتێ لە چی ئینتگریتی کۆنسترین کە ئەمە وردە وردە لەگەڵ دیتیاڵەکانە خوێنین کە لە کاری دروستکردنی تێبڵا بووە مەش لە کاری دروستکردنی تێبڵا تۆ پێویستە بە چی بوو بە پرایمەری چی بوو لە کاری دروستکردنی تێبڵا پێویستە بەوە بوو ڤالیدیشن ڕۆڵ دابنی کاتە چۆن دروستیکەم دیسانە کۆدم پێویستە کاتە ئەمانە هەمی بە کۆد لە محازڕەکانی داهاتووی خوێن بەڵام ئەوەی کە زۆر گرنگە پێویستە بیزانی کە ئەمانە پیانەوتری ئینتگریتی کۆنسترین باش ئینتگریتی کۆنسترین واتە یاسایەکە کۆمەڵە یاسایە دایانین کە داتابیسەکە ناتوانێت یان تێبڵەکە ناتوانێت لەو قانونە لابێت بەڵام ئەمەیان بە کۆدە ئۆتۆرایزیشن چییە واتە چۆنەڵی پێرمیشنیشی پێوترێ یان تۆ چۆن بتوانین کۆنتڕۆڵی ئەو بەکارهێنەرانە بکەین کە چۆن هەڵسوکەوتکەن لە داتابیسەکەیە باشە طبعا ئەمە لە سیستمی گەورەیە زۆر زۆر ئیسفادەی لێکرێ و ئەشتوانین لێرەیە بە شوێکی سادە باسیکەین چکە ئەمیش هەر وەکو محازڕێکی خۆی کە هاتە پێشوانێ باسیەکەین داچێ لە محازڕەکانی کۆتایی ساڵا بگەینە ئەمە پێشەوترێکی داتا کۆنتڕۆل لانگویج DCL باشە سێ کورتراوەمانە بوو DDL داتا دیفینیشن لانگویج DML داتا مانیپولیشن لانگویج لەگەڵ DCL داتا کۆنتڕۆل لانگویج کۆنتڕۆڵکردنە هاڵێ کۆنتڕۆڵ کاتم بتوانم چی بکەم کۆنتڕۆڵی چی بکەم داتا بکەم کۆنتڕۆڵی سیستمی داتابیسەکە بکەم بەواتایکی تر من ئەگەر سیستمێکی داتابیس مەبێ ئەگەر 5 کەس ئیشی لەسەر کا بەڵام کەسێکیان ئەفزەڵێتی هەیە بە ئارەزووی خۆی داتا داڕکە داتا بسڕێتەوە داتا گۆڕانکاری بکە بەڵام ئەوانەی تر بۆیان نییە بە ئارەزووی خۆیان بێن داتا لە هەموو تێبڵەکە داڕکەن یان داتا بسڕنەوە چکە سرنووی داتا لە ناو داتابیسە زۆر خەتەرە بە تایبەتی لە سیستمی گەورە و سیستەمەکانی کە لە شوێنە بازرگانیەکانە بەکارهێنرێت باشە بۆیە من ئەم ئەفزەڵیەتە لەم کەسە وەرەگرمەوە ئەمە سیستمی داتابیسەکەیە بەس تۆ ناتوانانی داتا بسڕیتەوە توانی بەس داتا داوت کاتە ئەمە چۆن بتوانین بکەین ئەم پارتە بە SQL لانگویجە کرێکەیە بابەتی پارتی DCL و داتا کۆنتڕۆڵ لانگویج کە کۆمەڵێک کۆدە کە ئەتوانین بەکاری بینین بۆ بابەتی سکیوریتی داتابیسەکەمان واروەها بۆ بابەتی پێرمیشن واتە ئەفزەڵیەتدان بەوەی کەوە بەکارهێنەرەکان لە ناو سیستمی داتابیسەکەیە چۆن داتای ناو تێبڵەکان بەکاربێنین ئایا ڕێگەیان پێین بە ئارەزوی خۆیان داتا بسڕنەوە ئایا هەموو یوزەرەکان هەمان حەقیان هەیە بۆیە ئەتوانم بڵێم جێکەینەوەنێ بەهۆی چیە بەهۆی DCL دوو کۆدی زۆر زۆر گرنگ و ئەساسیات هەیە کە بەکارهێنرێت بیتێ لە گراند واتە شتێکی پێبەخشی ریفۆک واتە لێسەنمەوانێ باشە کاتە من تۆ ئەەکەم بە بەڕێوەبەر بەڵام سێ بەکارهێنەری تر ئەەکەم بەچی وەرە من ئەەکەم بە مەحاسیب بەڵام مەحاسیب ناتوانێت هەموو ئیشێکی بەڕێوەبەرکە بۆی ئەگەر هەر لە سیستمی HR سێریکەین یا کاژێڕیا سێریکەین هەروایە ئەفزەڵێتی بەڕێوەبەرێک لە مەحاسیبێک زیاترە یان کارمەندێک لە مەحاسیب زیاترە کەمترە کەواتە لێرەشە لە سیستمی داتابیسە چۆن بتوانین ئەم پلەبەندی بەکاربێنین بە DCL داتا کۆنتڕۆڵ لانگویج ئەڵێم گراند وەنمونە ئەڵێم ئۆڵ هەموو گرانتێک تێمێ هەموو شتێک تێمێ لە سیستمی داتابیسەکە بیکی بەڵام ئەڵێم گرانتی بەس چی دێمێ ئەڵێم بە گراند هەرە ئەڵێم گراند وەنمونە ئەڵێم ئینسێرت ئەڵێم ئینسێرت وەنمونە ئەحمەد هذا سيدي كمان بس چیم پێبەخشی بەس ئینسێرت هەیە ئەپدەیتم پێبەخشی ئەپدەیتواتە گۆڕانکاریکردن دیلێتم پێبەخشیویت نەخێر تۆ ناتوانین لە داتابیسەیە چی بکەیت گۆڕانکاری لە داتای ناو ڕیکۆردەکانە بکەیت ناتوانانی بێ ڕیکۆردێ بسڕیتەوە بۆ لەبەرەوەی ئەو گرانتم پێنایەتێ تۆ بەس گرانتی چیت پێدراوە ئینسێرت کاتە تۆ بڕۆ بەس داتا ئینتریت پێوترێ ئاڵێ داتا ئینتریش هەیە کەسێک بەس ئیشی داوەکردنی داتایە هەموو ئەفزەڵێتی تری دەچەندراوە تەمان ئەمانەش وەردەکاری زۆرە بەڵام وەکو مەفهوم چۆن بتوانین کۆنتڕۆڵی بەکار
بەکارهێنارەکانمان بکەین تاوەکو بە چ شێوازێک داتای ناو تێبڵەکانمان بەکاربێن لە ڕێگەی ئینسێرت لە ڕێگەی ئەپدەیت لە ڕێگەی دیلێت یان کۆمەڵێ تەکنیکی ترکە لە دەرسەکەی خۆی خوێنین. کاتە SQL پارت بە شێوەیەکی سەرەکی وتمان SQL language زمانێکی داتابیس بوو لە ریلیشنەڵ داتابیسا بەکارهێنرا چەند بەشێکیان هەبوو بەشەکانی DDL باشە DDL بەشی DML کە ئەم دوو پارتە زۆر گرنگە و زۆریش لەسەری وەستین. DDL وتمان بۆ ئەوەیە کە بتوانین تیبڵی پێ دروستکەین تیبڵی پێ بسڕینەوانێ گۆڕانکاری لە تیبڵا بکەین داتە تای بۆ فێڵدەکان دابنین بتوانین ریلیشنی وان-تو-وان وان-تو-مەنی یان مەنی-تو-مەنی لەنێوان تیبڵەکانە بە DDL دروستەکەین کەواتە بە DDL کۆدەکانی DDL دروستەکەین. ئەگەرمانەیە داتا داخڵ بکەین داتا بسڕینەوە لەناو تێبڵەکانە یان گۆڕانکاری لەناو داتای تێبڵەکانە بکەین بە چ کۆدێکێکین بە DML-ێکین کاتە بە کۆدەکانی DML ئەتوانین ئەم شتانە بکەین. View definition واتە چۆن بیبینینەوە کەمە پرۆسەکەیە بتوان چۆن بتوانین داتاکان بکەین بە ئینفۆرمێشن کە ئەمەش کۆمەڵێک کۆدی زۆرەکە نزیکەی 6 محازەرەیەکی هەوێت تاوەکو هەموو کۆدەکان بازەکەین کە هەمووشیان کۆدی ئاسانن نزیکن لە زمانی قسەکردنەوەێ زمانی قسەکردنی ئینگلیزیوانێ. ترانزەکشن کۆنترۆل ئەمەش وتمان باسمان کرد کە پارتێکی ترە باشە. Embedded SQL وتمان بۆچی بەکارێنرێت بەکارهێنانی کۆدەکانی SQL لە ناو پرۆگرامی لانگویجەکانی وەکو جاڤا و C# و PHP باشە. Integrity constraint وتمان چییە؟ Integrity constraint بریتیە لە داڕشتنی یان دانانی کۆمەڵێک یاسا لەسەر داتای ناو تێبڵەکانم باشە بۆ نمونە پرایمەری کی بریتیە لە کۆنسترێنتێک قانونێکە یاسایەکە بە کۆد دایانێ مەڵێن لەسەر ئەم فێڵدا پرایمەری کی مێ فۆڕەنکی بە هەمان شێوە نۆتنەڵ بە هەمان شێوە بۆ خانەی بەتاڵ بەکارهێنرێت چەک کۆنسترێنت وەک ڤالیدیشن ڕوڵە کە بەکارمانهێنا بۆ لاکسزا بەکارمانهێنا ڤالیدیشن ڕوڵ بەڵام ئەمانە هەمویان بە کۆت لە یەک پارتی SQL language کۆیان ئەکرێتەوە کە پێیانەوترێ integrity constraint باشە integrity constraint primary key foreign key normal check constraint. Authorization یان پێشەوترێت data control language DCL بەکارهێنرێت بۆ ئەوەی کە کۆمەڵێک یوزەر چۆن مافەکانیان یان سلوکی هەڵسوکەوتیان لە ناو سیستمی داتابیسەکەیە بۆ دیاری بکەین بەواتایەکی تر ئەگەر هاتو من بەڕێوەبەرمە بوو هەموو گرانتێکی ئێمێ بەشتوانم ڕیفۆک لێ بسەنمەوانێ ئێمە کەسێکی تر بە گران دیسانەوە بۆ نمونە یان نەتوانین بڵێن یوزەرێک بەس گرانتی چی پێبەخشم دیرێتی پێبەخشم یان بەس گرانتی ئینسێتی پێبەخشم بەس بتوانێت ئینسێتی داتا بکەن ناتوانێت دیرێت و ئەپدەیت بکەن کە ئەمانە هەمویان بۆ خۆیان لێکچەری خۆیان هەیە و بۆ پراکتیکیش ئەمانە باسەکەین ئەوەی کە ئێمە ئەم ساڵ بتوانین زۆر فۆکەسی بخەینە سەر خاڵی 1 و 2 و 3 هەروەها ئەم دوو خاڵەشەکە ئینتگریتی کۆنسترێت و DCL ئەمە ناتوانین بڕۆناکەم فریا بکەوین یان ئەمە پەیوەندی هەیە بە دەرسێکی ترەوە بۆ نمونە ئەگەر بێ لانگویجتانە بێ یان ئەدڤانس جاڤاتانە بێ یان ئەدڤانس پرۆگرامینگتانە بێ احتیمالی هەیە ئەمانە بتوان بخوێنن. ترانزەکشن کۆنترۆل شتێکی ئەوتۆ نییە کاتەوە بەشەکانی ئاخی سلاید کە هەمانە بریتیە لە چی لە مایکرۆسۆفت SQL سێڤەر باشە مایکرۆسۆفت SQL سێڤەر مایکرۆسۆفت SQL سێڤەر وتمان سۆفتوێرێکی DBMS یان ئەتوانین بڵێن ریلیشنەڵ داتابیس مەنیجمنت سیستەمە بۆچی وشەی ریلیشنەڵە وتمان وشەی ریلیشنەڵ داتابیس ئێستا ئێمە بەکارهێنین واتە دروستکردنی پەیوەندی لە نێوان تێبڵەکانە هەر DBMSێک لە ناویە بتوانین ریلیشنی نێوان تێبڵەکان دروستکەین پێی ئەوترێ ریلیشنەڵ داتابیس مەنیجمنت سیستەم RDBMS بەڵام ئەگەر DBMS مان هەیە ئێستا ئێمە DBMS مان هەیە بەس تایبەتە بەچی تایبەتە بە ئیمەیج کاتە پێی ناوترێ ریلیشنەڵ داتابیس باشە گرافی پێوتری پێی دەوترێ گراف داتابیس مەنیجمنت سیستەم باشە بۆ منە سیستمی داتابیسمان هەیە تایبەتە بەچی تایبەتە بە دۆکیومنت بەس دۆکیومنت هیچی دۆکیومنت هەڵگرتنە لینکی دۆکیومنتە کۆمەڵە تەکنیکی قورسنەمان ئەوانی کە باسەکرێ پێی دەوترێ دۆکیومنت
داتابیس باشە بەڵام ئەمایان پێ دوترێ ریلیشنال داتابیس مایکرۆسۆفت SQL سرڤەر ئی شەریکەی مایکرۆسۆفتە بەرنمەیەکی DBMS یان ریلیشنال داتابیس مەنیجمنت سیستمە کە بەکارین بۆ دروستکردنی داتابیز و مانجکردنی داتابیس باشە کە من ئەمەلەکە دابەزاندنەکەی چۆنە و پارتەکانی چۆنە و ئیتر دوای وردەوردەش یینە سەروی چۆن تیبڵ دروستکەین چۆن بەشەکانی تری ئاشنا بن پێی باش ئەمانی تر هەمووی توان خۆتان بیخوێنەوەێ هەر کۆمەڵی قسەی پێشووترەکە کراوە وەکو داتابیس سۆمانە من کۆتایی ئێنم بە محازەڕەکە هیوادارم سوودیە بێت و بە پرسیارێکی تایبەتیشتان هەبوو لە عملەکە ئەتوانن لێ بکەن